کەمالی دەفەرمێ بەستەی زنجیری زولف و داخداری خاڵتم ئەی سەنەم شێتی هزڕەی پاوانە و خرخاڵتم کۆکەندێکم لە کێوی بێستوونی ئولفەتە دائیمەن شیرین مەزاقی بە سووقێکی تاڵتم بیتە عنقایە لە ئەوجی سووتنە پەروانە تۆ بۆ حوزوری شەمعی مەجلیس گەر بچیت شەهباڵتم بەسمە ساقی گردنی مینا و لێوی جامیمەی من کەشێتی گردنی بێگەرد و لێوی ئاڵتم گەردی من بۆ سورمەی دیدەی غەزالان دەسەدا چونکە کوشتەی تاقی ئەبرۆ و دوو چاوی کاڵتم باری منەت تا قیامەت ئەهلی دڵ هەڵناگرێ بۆ بەهەشتی وا دەزانێ زاهیدە حەماڵتم تۆم لە پاسەنگی سەبوک مەغزانی عەسرا دانەنا تۆم لە پاسەنگی سەبوک مەغزانی عەسرا دانەنا من بە نەقدی لەفزی شیرین مشتەری مسقاڵتم قەت بە حاڵی دانەناوە حەمدی ژیانی بێکەماڵ ئەی کەمالی بێ مروەت سەیری چەند بێ حاڵتم بینەرانی خۆشەویست بەخێر هاتنەوە بۆ ئەڵقەیەک و وێزگەیەکی تری بەرنامەی قەلەندەرخانە ئەڵقەی ئەم جارەمان وەستانێکە لە ئاست شاعیرێکی گەورەدا ئەویش عەلی باپیر ئاغایە کە ناسراوە بە کەمالی بۆ قسەکردن لەسەر ژیان و شیعرەکانی کەمالی دوو میوانی ئازیزمان لایە کە یەکێکیان بەڕێز دکتۆر هەورامان محەممەد نووریە لەگەڵ برای مۆزیسیان کاک توانا خورشید بە ئەمریکەمانچەوە کە بەشداریەکە لەگەڵمانە بێگومان یەکەم پرسیار ئێمە ئەمانەوێ کە باسی کەمالیەکەین کەمالی ژیانی فرەلایەنە یعنی ژیانی کەمالی تەنها پێک نەهاتووە لە شعر ئێمە ئەمانوێ کورتەیەک لە لایەنەکانی ژیانی کەمالی لەلایەن بەڕێستەوەمان باس بکرێت دەستخۆشی ستافەکەتان و بەرنامەکەتان دیەکەم و سڵاویشم بۆ تەواوی بینەران هەیە کەمالی فەزایەکی کراوەی پرسیارگەرێکی زۆری بە دوای خۆیان جێهێشتووە کە شایستەی ئەوە ئەکات زۆر بەوردی تیشکیان بخێنە سەر و زۆر بەوردی لیان کۆڵینەوە چونکە کەسێکە ڕووبەرێکی فراوانی لە دنیای ئەدەبی و ڕۆژنامەگەری و سیاسی و وەرگێڕانی کوردی داگرتووە کە بەداخەوە تا ئێستا ژوەک پێویست ئاوەڕی لێ نەدراوەتەوە جگە لە ڕەفیق حلمی نەبێت کە چەند پەڕێکی لەسەر نووسیوە بەڵام کەسی تر تا ئێستا وەک پێویست ئاوەڕی لەو کەڵە شاعیرە لەو کەڵە ڕۆژنامە نووسە نەداوەتەوە کە شایستەی ژیانی کەمالی بێت کەمالی کەسێکی یاخیە لە ژیانە کەمالی کەسێکە ژیانی ئەکرێت چەند ڕەهەند و واتایەکی ئەزمونگەری ڕۆژنامەوانی سیاسی شێعری لێ هەڵێنجێنین ژیانی کەمالی لە ساڵی 1905 بۆ 1906 دەست پێ دەکات کاتێ بێ بە فەرمانبەری حکومی لە بەغدادا ئامەزرێ دکتۆر گیان ببوورە بەڵام ئەکرێ بڵێن یەکەم وێزگەی کەمالی لە کێوە دەست پێکە ئایا وەکو لێکۆڵینەوەکەی جەنابەت گرنگی زۆرتر لە شێعرەوە دەست پێکە یاخود لە ڕۆژنامەگەریەوە بەرەو شار خۆی لە ڕاستیدا لە شارەوە دەست پێکات کاتێ لای لە مزگەوتی دوو دەرگا لای حاجیوڵای هەولێری ئەخوێنێت ئەو چەند ساڵێک لە تێکەڵی شێخی نەمر ئەبێت چەند ساڵێک لەو مناڵتر ئەبێت بەڵام لەگەڵ جێوەر و برادەرەکانیان کە لەوە ئەخوێنن ئەویش لەگەڵیانە وانە حجرە ئەخوێنێت هەر لە حجرەدا فێری خوێندنی گولستان و سعدی بوو لێو شۆفێری فارسی بوو
ئەوی زۆر جارەوەی کە ئەمبینی ئەوان بابەتی گفتوگەکانیان لەسەر شعرە ئەوی حەزم لە شعر کرد ئەوی حەز و ئارەزوو لەگەڵ جوانیا وای لە من کرد کە خولای شعر و تێکەڵی دنیای شعر بم وردە وردە دەستم کرد بە شعردانان و شعروتن. بەڵێ کەواتە گرنگی وێستگەی ڕۆژنامەگەری با بڵێن لە ساڵی چەنەوە دەست پێکا لای کەمالی ئەمانەوەی بە تێر و تەسەلی زۆرتر لەسەر شعر قسە بکەین لای کەمالی کاتێکە بێ بە مۆزەفی ئەوراقی گومرگی مالی لە بەغا ساڵی چەند ساڵی 1996 ئاشنایەتی لەگەڵ جەمال بابان و عومەر نەزمی پێیاکە کە دوو خوێندکاری قۆناغی کۆلێجی یاسا بوونەوە کاتە لە بەغا. جەمال بابان بیرۆکەی دەرکردنی ڕۆژنامەیەک یەکەوێتە سەر و وەک پرۆژێکی خاتە بەردەست کەمالیش لای پەسەند دەبێت. کار بۆ دەرچوونی ڕۆژنامەکەیەکەن ئەوە بوو بانگی کوردیان دەرکرد کەمالیش بوو بە نووسەر لە بانگی کووردا کە 2 ساڵی خایاند بەداخەوە ئەمژوک و ڕۆژنامەکانی تر ئەنجامەکەی دوای دەرچوونی چەند ڕۆژنامەیەک داخرا و بێ ئاساوارمایەوە. بێگومان ئەو ئێمە باسی لەوەکەین کە ئەڵێم ژیانی فرلایەنەیە یەکێک لایەنەکانی ژیانی کەمالی ئەوەیە کە گەلێک پلەپایی حکومی و هەندێک جار پلەپایی بەرزیشی وەرگرتووە چ لە حکوومەتی بەغادا چ لە حکوومەتی شێخی نەمردا. بەڵام پیاوێک بووە پێدەچێت کە هیچ منەتێکی بۆ پلۆپایانە نەبوو بێت کە هەی بۆ ینی جۆرە یاخی بوونێک لە ژیانی کەمالیا هەبووە. بەڵێ ئەنی ئەو یاخیبوونەی کە لە کەمالیا هەیە ئەتوانم بە ترۆپکی هەڵوێستی کوردایەتی و مەردانی ناوبەرم. کەسێک کە ژیانی بە قاوە فرۆشی و بە ئەرز و حاڵنووسی هەڵبژارد بێت پشتی کرد بێتە پۆست و پلەکانی ژیانی بەڕاستی ئەوە بێت چه هەڵوێستێ بێت ئەوە چی یاخیبوونێک بێت کە لە کەمالیا بێ و لە کەسی ترابەدی ناکرێت. لە ساڵی 1990 ئەگرێ بە قایمقامی چەمچەماڵ قایمقامی و کاتەش خۆتان ئەزانن کە چپلۆ هۆستێک بووە ئەگەر لەگەڵ کات من بە ڕای منە کاتە وەزیری ئێستا هەر لەگەڵ تێکچوونی باری سیاسی لە نێوان حکوومەتی شێخ مەحموود و ئینگلیزەکانە کەمالی بێ دوودڵی پشتەکاتە ئینگلیزەکان و واز لە پۆسی قایمقامیێنێت ژیانی کولەمەرگی و هەژاری هەڵەبژێرێت. بە شێوەی لە دەقێ لە دەقەکانیان زۆر بە جوانی ئەوە ڕەنگەداتەوەات. بەڵێ ئەلبەتە دکتۆریان دواترینە سەر قسەکردن بەڵام ئێستا کاتیوەیە کاک حەمید شارێکمان بۆ بخوێنێتەوە. ئەزانی بۆچ فەلەک گەردش بە کامی ئەهلی دڵناکە بەبێ ئەمر و مەرامی پیاوی دوون قەت گەرد و خول ناکە. شتی خۆماڵی هەربێ قەت لەگەر ڕاستت دەوێ بەخوا هەزار پۆڵۆنیا لام قیمەتی دەنکێ سمەڵ ناکە. دڕک خۆپاسەوان و هاودەمە دایم لە دەوری گوڵ سرم سوڕماوە بۆ بولبول پەرستش بۆ چقڵ ناکە. غەزالی دەشتی چین وەحشم لەگەڵ کەس ناگرن ئولفەت فیدای کاراسکەکەی سەحرای هەڵەب جەم من کە سڵ ناکە. ئەزانی ڕۆژی عاشق ڕەش ئەبێ وەک بەختی بەرگەشتەی نیگاری دیدە کاڵم بۆیە چاوی فێری کل ناکە. ئەوا جەژنە هەموو کەس دەست لە ملیارن بەدڵ شادی بە تەنها یارەکەی بێڕەحمەکەم دەستم لە مل ناکە. بە لوقمان و ئەرستۆ ناکرێ چارەی هەتا مردن بەغەیرە زماچی لێوت کەس عیلاجی دەردی دڵ ناکە. ڕەقیب وەک سپلی لاورگە بە خەنجەر بیکوژن ئامان بەغەیری زەربی خەنجەر هیچ شتێ چاری سپڵ ناکە. نەوەک بەربێ لە دوایی پەرچەمی لولی دڵی عاشق کەمالی
بۆیە یارم پەرچەمی خۆی خاو شل ناکە. دەستان خۆش بێ دەست خۆش کاکە توانە دەنگە خۆش بێ کاک حەمیدیان. دکتۆریان هەر لەسەرم شعرەوە بچینە لای ئەو جوان پەرستیەی کە کەمالی هەیبووە جا چ لە شعرا بێ چ وەک خۆی بێ و وەک ئەو باسانی بێ دواترە چینە سەروێزگەکانی تر وەڕگێڕانیش لای کەمالی وەک خۆی ئەڵێ دنیا هەمووی حەز و ئارەزووە ئەڵێ بەهۆی ئەو حەز و ئارەزووی کە لە حوجرا کە زێوەر ئەوان باسی شعریانە کرد حەزێکی بێسنوورم بۆ شعروتن و دۆستی لا دروست بوو حەزی شم لێ بوو ئەڵێ دنیا حەز و ئارەزووە هەموو شتێکی جوان حەز و ئارەزووە لای من تەنانەت ئەگەر پشیلەی جوان بێت خۆشمە بێت ئەوەندە حەز لای کەمالی گەورەیە ئەوەندە کەمالی خولیای جوانی و خولیای حەزەکانیەتی بەڵام بەڕاستی من بوێریە کە لە کەمالیا بینیمە لە ڕووی کۆمەڵاتیەوە کە ئەتوانم لە کەسی ترا بەدیم نەکرد و لە کەسی تریشا بەدی ناکەم کە زۆر بەڕوونی ئامانجە شعرەکانی خۆی جوان پەرستیەکانی خۆی لە دەقەکانیە ڕازگۆیانە دەربڕیوە. بەڵێ ئێمە بێگومان ئەو شاعیرانەی ئەو سەردەمە کە باسییان نەکەین چ خۆیان کە کاریگەریان هەبووە لە سەر یەکتری اینجا ئێمە ئەزانین کە کەمالی هاو سەردەم بووە لەگەڵ گەلێک شاعیرا وەکو بێخود وەکو حەمدی بەجی صاحب قڕان وەکو کوڕان عوسمان پاشای جاف گەلێک لەو شاعیرانە و کاریگەری شاعیرانی پێشووی پێشخۆشیان زۆر لەسەر هەبووە. ئەوەی نازانم زۆر هەستی پێ یەکەم لەوەیەوەی کە چەند شعرێکی کردەوە پێنج خشتێکی کاریگەری سالم زۆر لەسەر شعرەکانی کەمالی هەبووە. نازانم گەر بەڕێستان ئەگەر ئەو قسەیەک لە دەرباری کاریگەری ئەو شاعیرانە لە سەر شعرەکانی کەمالی بکەن. بەڵێ ئێمە بێ دوولایەنە لەو کاریگەربوونەی کەمالی بە شاعیرانەوە بدوێن لایەنێکیان دەرخستنی پێگە و پلێپایی شاعیرانی کووردە سنعەتی شعریە لای شاعیرانی کورد کە ئێمە چیتر هیچمان کەم لێ لە نەتەوەکانی چواردەوەر لە فارس لە عەرەب لە تورک ئێمەش بۆ زمانەی ئەوان کە شعری پێڵێن ئێمە شاعیرەکانمان توانیوانە شعری پێ بڵێن خۆی یەکێک لە مرید و وڵامەکان و شوێنکەوتوانی شاعیرانی کلاسیکی پێشخۆی زانیوە لە ئاستی یەکەم بە ئەمە خۆ نەویکردنیەکە کە کەمالی شانازی بەو سنعەتە شعری ئەوانەوە کات لە ئاستی دۆمە وتێکی ساڵح شەرن بمێنێتەوە خەیاڵ کە نەرجسیانە خۆیە خاتە ڕوو پێگە و هێز و هزری شاعری خۆی دەردەخات کاڵێ إن في الفن قوتي ويقيني ويقيني إذا فقدت يقيني کەمالی دوای کاریگەربوونەکانی یەت پێگەی خۆی باز ئەکات شعری خۆی باز دەکات کەمالی چ پێگەیەکەیە کەمالی لەنە ئەوانە لە چێنێکە ئەوەستێت ئەمی بە شعر باس کردو دکتۆر بە شعر باس کردو لە خەیاڵ تا ئەو نمونەیەمان بۆ بەرچاو خەیگەربینەرانیش لە ڕوون بێت لە ناو کوردی عێراقا ئەی کەمالی شعری تو ئەمەن مەرغوبە هەر وەک شعری قائانی وایە لە ئێرانە ینی زۆر گەلێک شعری تری هەیە کە لەو بابەتەوە کە باسی پێگەی خۆیەگات یا نەما شکا بازاری قەندی میسر و بەلجیکا لە ناو کووردا لە شعری تۆ کەمالی شەکەر و قەند هێندە وەرگیرە یعنی ئەمە چ پێگەی کە یا بەخۆی لە هەمان کاتە پێگەی ئەوانی دەرخستووە لە هەمان کاتە کەمالی دەرخستووە کە کێیە پێگەی شعری چییە زمانی شعری چییە لە پێشەنگی شاعیرەکانە یاننا بەڕاستی ئەمانە گەوایی ئەوە ئەدەن کە کەمالیش یەکێکە لەو شاعیرە کلاسیکیانەی لە ڕیزی پێشەوە ئەوەستن هەرچەندە خۆی بە غوڵام و بە موریدی زۆرێک لە شاعیرەکانی پێشخۆی دەزانێت. بەڵێ دکتۆرجان شارێک پێشکەشەکەین و پاشان بەردەوام بڵێ. کەمالی دەڵێ فەلەک ڕاست بڕۆ فەلەک ڕاست بڕۆ فەلەک ڕاست بڕۆ
تو بی خدا فلک راست برو. فلک راست برو، فلک راست برو، تو بی خدا فلک راست برو. پێم بڵێ بەڵام بێ فێڵ و درۆ، مانگی من جوانە یاخۆ مانگی تۆ. مانگی من خاوەن بەژن و باڵایە، باڵای بە وێنەی سەرووی ساوایە. چاوی هەر وەکو کاراسکی خەتا، هۆش و ئارامی عاشقانە بە. مانگی تۆ لەکوێ بە قسەی شیرین، بە عیشوە و لەنجە و لار و پێکەنین. خۆشیە بەخشێ بە عاشقی زویر، جوانەکاتەوە دڵی پیاوی پیر. لای خۆت مانگی تۆ بە جوانی تاقە، لای خۆت مانگی تۆ بە جوانی تاقە. خۆ چەند شەو هیلال چەند شەو مەحاقە. مانگی من کەوە لە زەمیندایە، دایم لە تافی چواردەمیندایە. مەحاقی نییە و بە هیلال نابێ، مەحاقی نییە و بە هیلال نابێ. فەلەک تۆ شێتیت مانگە بێ وابێ، مانگ مانگی منە قەت ئاوا نابێ. دەستخۆشنیان خان. سپاس کاک حەمید. من بەم شعرە چیم بیرکەوتەوە، گەلێک لە شعرەکانی کەمالی کراون بە گۆرانی و بە مەقامات، بێگومان ینی وەکو شعری لیریکی بەکارهاتووە. ئەویش هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە ناسکیەک و وردەکاریەک لە وشەکاری و وشەسازی و لە هەمان کاتە هەندێک سادەیی بە هەندێک شوێنی شعرەکانەوە دیارە وەکو ئەدەبی عەرەبی کە پێوتێ سەهلی ممتەنع، بە ڕوخسار سادە و بە مانا قوڵ. تەنانەت ئەو شعرەشی کە خوێنمەوە غەزالەی دەشتی چینواشن، ئەوەش مامۆستا عەلی مەردان بە مەقام و توێتی. ئەمەش یەکێکە لەو شعرانی کە زۆر کراوە بە مەقام و بە گۆرانیش ئەم شعرە خۆی. گەلی شعری تریشی هەیە کە زۆر بڵاوە لەناو خەڵکە، وەکو شعری مانگی یەک شەو بۆیە دایم زیادەکەوە شنێتەوە، تا جوانی خۆی وەکو ڕووی تۆ بڕازێنێتەوە. تا دەگاتە چواردەهەم شەو تێدەگا ناگا بە تۆ، جا لە داخە وردە وردە کەم ئەکاو ئەتوێتەوە. نازانم لە بابەتی توێژینەوەکەی بەڕێستا هیچ لایەنێکی ئەوی تایە، لایەنی مۆزیک لە ناو شعرەکانی کەمالیدا؟ خۆی هەموو شعرێک خاوەنی ئاوازی ناو و ئاوازی دەرەوەیە. هەموو شعرێک ئاوازی تایبەتی خۆی هەیە کە ئەمیش زیاتر پێویستە بە ئەو بەحریکە بەکارێنێت. ئێمە ئەگەر سەیری شعری کلاسیکی کوردی بکەین، کۆمەڵە بنەمان کە شعری کلاسی کوردی لە ڕێبازە شعرەکانی تری پێجاگرێتەوە. یەکێ لەوانە گرێگۆڵیە، گرانی زمانە، بەڵام ئەمانە لە کەمالیاونن. کەمالی زمانێکی پارا و زمانێکی سادا بە جۆرێک نزیک بێتەوە لە زمانی خەڵک شعری پێڵێت. ئەمە ژوای کردووە کە شعرەکانی کەمالی هەمیشە لەسەر زمان بێت، هەمیشە لەسەر ئاسان بێ بۆ گۆرانی وتن و بۆ ئەو بابەتانی کە خەڵک خولیای بێ و حەزی لێ بکات. هەر خۆشی لە هینێکە ئاماژەی پێکردووە کاڵێ وردی عام و خاصە ئەشعاری تەرب ئەفزای من، یعنی ئەوەندە شعرەکانی پاراوە، ئەوەندە شعرەکانی خۆشە خەڵک ئەبزوێنێت، وا لە خەڵکەکە خەڵک ڕاکێشێت. پێم وا بێژ ئەمەش خەسڵەتێکی شعریە کە ئەتوانی لە مەشروطەی ئێرانیە بەدی بکەین. کاتێک شعری ئێرانی نزیک بوویەوە لە زمانی خەڵک بۆ ئەوەی کاریگەری یاخود پانتایی کاریگەری شۆڕشی مەشروطە لەسەر زۆرترین ڕوبەری خەڵکی ئێرانی دەرکەوێ و زۆربەی شعرەکان بچەن ناو خەڵک و خەڵک بتوانن مامەڵی لەگەڵا بکەن. دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونت، دەستخۆشی بۆ کاکەتواناش. لەگە کاک حەمید کۆتا شعری بەرنامەکە پێکەوە پێشکەش بێوێ ئازیزەکەین و بۆ ئەم بەرنامەی قەلەندەرخانەش کۆتایی بە باسێک لەسەر کەمالی دێنین کە چەندین و چەندان بەرنامە هەڵەگرێ و ئێمە بەجێ ئەهێڵین بۆ دەرفەتەکانی دواتری قەلەندەرخانە.
بەیادی چاوی مەستی تۆ نەوەشەم بادەی سەحبا لە شەوقی گردنی تۆیە کاگرم گردنی هەمینە ئەبێنەی بێغەمی دنیا و عوقبا عاشقی شەیدا بەدەلکەین با بە نەشئەی مەی خماری محنەتی دنیا ألا يا أيها الساقي أدر كأسا وناولها بناغەی ئەم جیهانە ئەی برایینە لەسەر بایە ژیان ڕاستت دەوێت دەردی سەر و ئەندووی سەودایە نەکەی تەفرە بخۆی بۆ پیرەزاڵی ناوی دنیایە محەلی ڕحلەتە دنیا برا ئیمروز و فەردایە جەرەس فەریاد میدارد کە بەربەندید مەحمەلها وەکو هەندێ بە شمشێری برۆی دلبەر بریندار نین بە دەردی عەشقەوە دڵپڕ لە دەرد و ئێش و ئازار نین لەناو گێژاوی دەریای عەشقدا وەک من گرفتار نین لە بیمی مەوجی دەریای ئەهلی دڵ زاهد خەبەردار نین کجا داند حال ما سەبکباران ساحلها لە نەشئەی چاوی مەستی دلبەری بەینێکە سەرخۆشم جگەر پێکراوی تیری غەمزە دڵزانماری ئەبرۆشم بە ماچێکی دەمی ئەو نازەنینە گیانم ئەفرۆشم قسەی من شۆرەتی شارە و تەمامە تازە بیپۆشم نەهان کی ماند آن رازی که زود سازند محفلها دەخیلت بم قسەی پیرانی دنیا دیدە مەشکێنە بە تۆ هەرچی بڵێ گیانە بەڕێ و جێ و سەر و شوێنە کە چونکە شارەزایە تۆ دڵی هەرگیز مەڕەنجێنە تو خوا هەرچی ئەڵێ ناسەح لە نێک و بەد بەجێی بێنە کە سالک بی خەبەر نەبوود زراه و ڕەسم مەنزلها کە هەڵدێنێ بەناز ئەو شۆخە چاوی چەشنی شاهینی ئیتر عاشق ئەبەد نامێنێ سەبر و تاقەت و دینی ئەکا مردوو بە خەندە زیندولێوی معجزایینی کێبادی سوبح دەم ئاڵۆزەکە زولفانی چینچینی زتاب جعد مشکینش چه خون افتاد در دلها لە ڕێی عەشقا هەزاران پادشا و سوڵتان و سەرداران لە ڕێی عەشقا هەزاران پادشا و سوڵتان و سەرداران هەموو عەوداڵ و ڕیسوا بوون لە دەشت و کووچەی و شاران ئەمان خۆتان بپارێزن لە فیتنەی دیدە خماران مەحەبەت زۆر باش و بە سەهلی تێمەگەن یاران که عشق آسان نمود اول ولی افتاده مشکل ها کەمالی مەم قسانە خەڵکەکەن هەرچەندە گاڵتە و گەب قبوڵی کە ئەگەر دڵداری دڵ ئازاری شیرین لەب بە پاسی دەرکەکەی رازیم لە باتی ڕوتبە و مەنسەب ویساڵی دولبەرە سالم مقدمتر لە هەر مەطلب
متى ما تلقى من تهوى دع الدنيا وأهملها.